سپاس دکتۆر ئێستا گەرمترین پرس لەم شەڕە ئەوەیە دوای شەڕەکە چیە بێ چێ کەرتی غەزە بەڕێوە بات ئایا وەکو بڵینکن ئەڵێ کەرتی غەزە ناگەڕێتەوە پێش 7 ئۆکتۆبەر تەواو خۆی مەسلەی گەڕانەوەی کەرتی غەزە بۆ پێش 7 مانگ بابەتێکە کە بەڕاستی زۆر لێدوانی لەسەر بووە حقیقەت ئەوەیە کە گۆڕانکاریە کراوە لە غەزە ئەو شارە تقریباً لە 180 وێرانە بووە ئەوەی کە ئەمڕۆ باسی لێ دەکرێت کە ئەوەی سەردانەکەی با بڵێن ئەنتۆنی بلینکن بۆ ناوچەکە لەگەڵ با بڵێن کەناری ڕۆژاوە و لەگەڵ ئوردون یا لەگەڵ عێراقا کە قسەی لەسەر کردووە بۆ چوونێکە کە دەڵێن ئێمە دەبێ بیر لە دوای جەنگەکە بکەینەوە دوای جەنگەکەش ڕاستیەکەی ئەوەیە کە تۆ ئەگەر لە دیدگای ئەمریکا ئیسرائیلەوە تەماشای بکەی شتێکە لە دیدگای فەڵەستینیەکان خۆیانەوە تەماشای بکەی شتێکی ترە چەند سیناریۆیەک هاتۆتە پێشەوە کە یەکێک لەوانە باس لەوە دەکات کە کەرتی غەزە لەلایەن با بڵێن هێزێکی نێودەوڵەتی کە بە سەرپەرشتی ڕۆژئاوە بە ئامادەبوونی ئەمریکا لەوێ حزوری هەبێت بۆ لەبەرەوەی بنیادنانی ئەوێ دووبارە وەکو چۆنڵێ ئاوەدانکردنەوەی ئەوێ کە پێویستی بە ڕۆژاوایە لەلایەکی ترەوە باس لەوە دەکرێت کە ئەم کەرتە لەلایەن دەسەڵاتێکی مەدەنیەوە بەڕێوە ببرێت ئایا ئەو دەسەڵاتە حکوومەتی شەرعی فەڵەستینیەکانە کە ئەمڕۆ لە کەناری ڕۆژئاوە وجودی هەیە بە سەرپەرشتی محمود عەباس ئەوە ئایا فەڵەستینیەکانەوە قبول دەکەن کە بە تانکی ئیسرائیلەکان دەسەڵاتێک بێت لەوێ حکومڕانی بکات ئەوی ترشیان ئەوەیە کە کەرتی غەزە بەو شێوەیە بمێنێتەوە کە خۆی هەیە کە ئەوەش قابلی قبول نییە بۆیە سیناریۆکان ڕاستەکەی کە لە ئێستاە باسی لێوە دەکەین ئاسان نییە لە بەرەوەی جەنگەکە بەردەوامە لە بەرەوەی کە حماس تا ئێستا وەکو ئاماژەشی پێدرا لە راپۆرتەکەی ئێوە بەردەوامە لە بەرگریکردن و لە هەمان کاتیشە ئەو بەرانەی کە حماس گرەوی لەسەر کردبوو کە گوایە پاڵ پشتیەکەنەوەمانە ئامادە نەبوون بێنە مەدان لەگەڵیا و هاوکاری بکەنەوەمانە بۆیە ئێستا شتەکە بەنیادیاری ماوەتەوە ئەوەی ڕاستی بێت بەرنامەی با بڵێن حکوومەتی ئیسرائیل و مافی خۆشێتی لە زۆر وەگەر تەماشای بکەیت ئەوەیە کە ناوێت چیتر حماس لەوێ وەکو دەسەڵاتێک بوونی هەبێت گەڕانەوەی غەزە بۆ دەسەڵاتێک کە با بڵێن مەدەنی بێ بۆ دەسەڵاتێک کە تا ڕادێک قابل قبول بێ لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لەلایەن ئەو وڵاتانەی کە پەیوەندەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوتەوە ئێمە باس لە وڵاتانی کەنداوەکەین باس لە ئوردنەکەین باس لە مەسرەکەین لە مەغرب و ئەو وڵاتانەی تر ئەمانش دەبێت ببێتە تەوەرێک کە باس بکرێت ئێمە چۆن بتوانین کەرتی غەزە لەلایەن دەسەڵاتی بەڕێوە ببین کە بتوانێت ئەمانە لە خۆ بگرێت دکتۆر کاوا بێت ئێستا بەلای ئیسرائیل و ئەمریکاوە حماس کۆتایی هاتۆ یان هەر چۆنێک بووە ئەبێ کۆتایی پێبێت بۆیە باس لە دوای حماسەکەن خۆی حقیقت ئەوەیە کە حکوومەتی ئیسرائیل قبولی نییە کە جارێکی تر حماس لەوێ بوونی هەبێت و ئامادەش نییە بە هیچ شێوەیە لەگەڵ حماسە دانوستان بکات ڕاستە لەلایەن ئیسرائیلەکان و کۆمەڵێک بارمتە و کەسی بەدیلگیراوە لەلایەن حماسەوە کە ئیستەش بوونیان هەیە هەندێکیان کەسایەتی بیانین کە دەکرێت کار لەسەرەوە بکرێت کە چۆن ڕزگاریان بکەن چکە دوجار با بڵێن مرۆڤەکان گرنگی خۆیان هەیە بەڵام لە هەمان کاتیشە ئەوەی کە ئێستا هەیە کە ئیسرائیل مەبەستێتی کەرتی غەزە بە شێوەیەک بێت کە داماڵرا بێت لە حماس لە میلیشیا لە چەکدارەکان کە ببنەمایی هەڕەشە لە ئایندەیە بۆ سەر خودی ئیسرائیل و ئەمەش طبعا ناشاردرێتەوە ئەمڕۆ کەرتی غەزە لە ڕووی باکوورەوە لەلایەن ئیسرائیلەوە کۆنتترۆل کراوە تۆ نزیکەی 1,500,000 کەست ئاوارە کردووە کە ئێستا لە دەرەوەی سنووری با بڵێن کەرتی غەزەن و نازانن مەسیریان چی لێ دێت و ئەمە هەمووی دەبێت حساباتی بۆ بکرێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵێ لەگەڵ ئەوەیە کە کەرتی غەزە با بڵێن یا شەڕەکە لەو ناوچەیە سنووردار بکرێت قەتیز بکرێت فراوانتر نەبێت و ئەمانە بۆیش کەشتیەکی زۆری هێناوەتە ئەو منتیقەیە ئێستاش ئەوەی کە بیستمانە کەشتی ژێرئاوی ئۆهایۆ کە با بڵێن هەڵگری چەکی ئەتۆمیە دێ بۆ ئەو ناوچەیە ئەمە هەموو بۆ ئەوەیە کە وەکو چۆنڵێت جەنگەکە تەشەنە نەسەنێت لایەنی تر نێنە ناو وەکو بەرە بێنە ناو ئەم بابەتەوە کێشەی گەورەتر بۆ ئیسرائیل و یەهودیەکان دروست نەبێت بۆ داهاتوو ئیسرائیل ئەڵێ ئێمە حکمی غەزە ناکەین
ئەمریکاش دەڵێ نابێت ئیسرائیل داگیری بکات بەڵام پێتان وایە ئیسرائیل بە ئاسانی دەستبەرداری کەرتی غەزە بێ لە کاتێکە ڕۆژانە ملیۆنان دۆلار خەرجی شەڕەکەیەتی و سەدان سەربازی کوژراون خۆی بەنسبەت ئیسرائیلەوە لە 2005 خۆی بە ئازادی خۆی هێزەکانی لە کەرتی غەزە کشاندەوە بەو مەبەستەی کە لەوێ حکومڕانێک هەبێت دیارە ئەو کاتە سیاسەتەکە بەو شێوە بۆ کە پەرتەوازەیەک هەبێت لە ناو فەڵەستینیەکانە خۆتان دەزانن فەڵەستینیەکان یەکگرتوونین بەرەی حەماست هەیە کە بەرەیەکی جیهادی ئیسلامیە و لایەنگری بەرەی مقاومە دەکات لەلایەکی ترشەوە دەسەڵاتی شەرعی فەڵەستینیەکان کە لەلایەن فەتحەوە کە مەحموود عەباس بەڕێوەی دەبات کە ئەمڕۆ لە کەناری ڕۆژئاوایە ئەو کاتە وەکو چۆنەڵێت خۆی کشاندەوە لەوێ ئێستا بە هەمان شێوە ئیسرائیل مەبەستی نییە بە تەواوی کەرتی غەزە داگیر بکات بەو شێوەی کە دەوترێت ڕاستە لە ناو خۆی ئیسرائیلە لایەندارانی توندڕەو هەیە کە دەڵێن دەبێت کەرتی غەزە بە تەواوی داگیر بکرێ و ئیسرائیل پێویستی بە فراوانخوازی خۆی هەیە بۆچوونی تر هەیە لەسەر سیناریۆی بنگۆریۆن قسە دەکەن کە کەناڵێک هاوشێوەی کەناڵی سوئێس با بڵێن لێرە دروست بێت بۆ پێی کە ناوچەی با بڵێن ئەو شوێنە دەکەوێتە باکووری کەرتی غەزە کە ئەمڕۆ لەلایەن ئیسرائیلەوە با بڵێن کاری کۆنتڕۆڵکردنی کراوە ئەم کەناڵەش بە بەراورد لەگەڵ کەناڵی سوئێسە ئەتوانێت فراوانتر بێ بەوەی کە دوو کەشتی بەوەیە هاتو چۆ بکەوە داهاتەکەشی لەوانەیە دوو بەرابەر داهاتی کەناڵی سوئێس بێ کە خۆتان نەزانن شادەماری هاتوچۆی با بڵێن ئابووری و بازرگانی نێوان ئەوروپا و وڵاتانی کەندا و وڵاتانی تری جیهانە ئەمانە هەمووی وەکو چۆنەڵێ سیناریۆن بەڵام خودی ئیسرائیل طبعاً بە پێویستی ئەزانێت کە کێشەیەک نەمێنێ لەسەر وجودی ئاسایشی خۆی کێشەیەک نەمێنێ بۆەوەی کە مەترسی ئیسرائیلەکان مەترسیان هەبێت چکە ئەو تراوماتایی کە ڕوویدا لە حوتی مانگە بەرامبەر بە ئیسرائیل شتێک نییە هەروە بە ئاسانی لی دەرباز بن ڕاستە حکوومەتی ئیسرائیل مەبەستێتی کە دووبارەت سومعی خۆی پێگەی خۆی لە ڕووی ئاسایشیەوە لە ڕووی ئەسپاوە بگەڕێنێتەوە بۆیە بەردەوامی هەیە لە جەنگەکە و لە هەمان کاتیشە حەماس تا وەکو چۆنڵی یارمەتی دەری ئەو شتەیە کە ئاتەش بەس ڕناگرێت جەنگ ڕناگرێ و بەردەوامە لەسەر بکوڕبوونی ئەوەی کە ئیسرائیل نەهێڵێ لەسەر وجودا طبعا ئەمەش وای لێ کات کە ڕۆژئاوا بە تەواوی لەگەڵ ئیسرائیل بێت و پاڵپشتی بکات و بە ئەرکیش خۆشیان دەزانن بەرگری لێ بکەن دکتۆر ئێستا ئیسرائیل کار لەسەرەوە کات غەزە کات بۆ دوو بەش ئەمەی بۆ چییە؟ وەکو باسم کرد بیرۆکەیەک هەیە لەوەی کە باکووری غەزە ئەگەر بێت و وەکو زەویەک بەکار بهێنرێت دەکرێت بەسەلەم ببێت بە پرۆژەی بنگۆریۆن با بڵێن کەناڵی بنگۆریۆن ئەمە یەکێکە لەوە ئەوی تریشیان قەتیسکردنی وەکو چۆنەڵێت ئەو لایەنانەی کە بوونەتە هەڕەشە بۆ ئیسرائیل لە هەمان کاتە هەوڵی ئەوەیە کە لەلایەن کۆمەڵگای کەرتی غەزەشەوە شتێک نەمێنێ بە ناوی حەماسەوە ئەو بۆچوونە نەمێنێت کە حەماس فریادڕەسە یاری دەدەرە و تقریبا ئەمڕۆ بۆ فەڵەستینیەکانش ئەوە دەرکەوتووە کە حەماس بووە بە مایەی زیان بۆ فەڵەستینیەکان ئەو هێرشەی کە ئەنجامی دابوو بە بێلێکدانەوە کە دەرەنجامەکانی چییە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەمڕۆ ناڕەزاییەک هەبێت لە ناوە خودی فەڵەستینیەکان بەرامبەر بە حەماس بەڵام لەگەڵ ئەوەشە بیر لەوە دەکرێتەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە وەکو چۆنەڵێت چارەسەرێک بدۆزرێتەوە بەوەی کە دوو دەوڵەتی وجودی هەبێت ئەو دوو دەوڵەتی ئەمڕۆ لەلایەن ئەمریکا و پاڵپشتی لێ دەکرێت ئەنتۆنی بلینکن کە سەردانی ئەم ناوچەی کردووە باسی لەوە کردووە تورکیا یەکێکە لەوانەیە کە دەتوانێت ڕۆڵی باش بگێڕێت ڕاستە بەڕێز ئەردۆغان لە ڕووی گوتارێەوە با بڵێن توندە بەرامبەر بە حکوومەتەکەی بەنیامین نەتەنیاهو بەڵام ئەوانە پەیوەندیەکی زۆر بەهێزن لەگەڵ ئیسرائیل لەگەڵ بەڵێ طبعا مانۆڤری سەربازیان پێکەوەیە بە ئاڵوگۆڕی بازرگانیان پێکەوەیە و دەتوانن ڕۆڵی ئەرێنی و کاریگەر بجێڕندەوەی کە چارەسەرێک بۆ کێشەی فەڵەستین بدۆزرێتەوە بۆەوەی کە دوو دەوڵەتی بێت ئەمەش وەکو چۆنەڵێت اعتبارێکی نێودەوڵەتی لەوانەیە لەخۆ بگرێت. بەڵێ دکتۆر هەندێک جار ڕەخناگیرێت لە هەڵوێستی وڵاتان لە بەرامبەر شەڕی رووسیا و ئۆکرانیا کە چیان بەرامبەر رووسیا کرد لە هەوڵی داگیرکردنی ئۆکرانیا بەڵام دەڵێن بێدەنگن لە بەرامبەر ئیسرائیل جیاوازی ئەمە لە چیە؟ جیاوازی هەڵوێستە یان جیاوازی شەڕەکەیە کە ئەمە حەماس و وڵاتان بە ڕێکخراوێکی تیرۆریستی ئەزانەوەش دوو دەوڵەتە خۆی ئەگەر بیتە سەر حەقیقەت ئەوەی کە لە حوتی مانگ ڕوویدا بەرامبەر بە دانیشتوانی ئیسرائیل کێشەیەکی گەورەیە حەماس خۆ لە ڕابردووشە لەلایەن ڕۆژاوە بە
وەکو چۆن حزبێکی تێرۆریستی ناوزەت کراوە و کاری کە ئەنجامیدا بە تونترین شێوە ئیدا نەکرا ئەوەی کە پەیوەندی هەبێت بینی دوو دەوڵەت کە ئوکرانیا و رووسای خۆتان دەزانن لە ڕابردووە رووسیا نەیشاردۆتەوە ڤلادیمیر پوتین لە ڕووی کەسێکی نەتەوەییەوە نەیشاردۆتەوە کە ئەوێ دووبارە ئەو بەهێزیەی کاتی خۆی کە رووسیا هەیبووە لە سەردەمی یەکێتی سۆڤێت کە دوو جەمسیرگیری هەبووە کە وەکو زلهێزێک باڵێن ڕفتاری کردو بگەڕێنێتەوە ڤلادیمیر پوتین کاتی خۆشی باسیرەوەی کردووە کە 25 میلیۆن رووسی لە دەرەوەی سنووری رووسیان دەبێ بگەڕێنەوە باوەشی رووسیای دایک ئەمانە وەکو چۆنڵێت شێوەیەکە لە شێوەیەکی دوو دەوڵەتی کە دەبواە بە شێوەیەکی تر ڕفتاری لەگەڵا بکرێت بەڵام تۆ ئەمڕۆ لەگەڵ کەرتێکە قسە دەکەیت کە لایەنێکە میلیشیایەکە فاکتەرێکی نادەوڵەتیە کە بەو شێوەیە ڕفتاری کردووەوە ئیسرائیل وەکو دەوڵەت کە پێگەی خۆی هەیە لە نەتەوەی گرتوەکان ئەندامە و لە ناو کۆمەلگەی نێودەوڵەتی اعتبارێکی بۆ دانراوە شێوەیەکی ترە کە بەو شێوەیە سزانە درێ وەکو رووسیا. بەڵێ دکتۆر وەکو تۆش باس کرد حەماس وەک پێویست پاڵپشتی نەکرا لەلایەن گروپەکانی هاوسۆزە یان هەر نەکرا هۆکاری چی بوو؟ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو هێزە کەشتیە دەریایانەی کە هاتوون بۆ ئەو ناوچەیە ئەو هەموو چەک و تەقەمەنیانەی کە وڵاتانی ڕۆژاوە هێناویانە بۆ نزیک لە ئیسرائیل بۆ بەرگریکردن لە ئیسرائیل ئەوە وەکو چۆنڵە دەست پێشخەریە کە بۆ پاڵپشتیکردنی ئیسرائیل و لە هەمان کاتیشە بۆ ترساندنی ئەو لایەنانەی کە مەبەستیان بووە کە تەنها بەزارەکیش بێت وەکو چۆنڵی پاڵپشتی حماس بکەن لەوەی کە ئێمە بەرەی مقاومەین و هەوڵی ئەوادەین کە بەیانی قودس ڕزگار بکەین لە حقیقەت شاوانیە خۆتان دواوتاری حەسەن نەسڕوڵڵاتان بیست کە تا ڕادەیەک چاوەڕوانی ئەوەی لێ دەکرا کە جەنگ جار بدا بەڵام لە هەمان کاتە ئەوتی ئێمە تقریبا هەر ئاگامان لێ نەبووە کە ئەو کارانە ئەنجامی داوە و ئێران ئاگای لێ نەبووە کە ئەو کارە ئەنجام درراوە بەوەی کە بەرەی مقاومە ئەمڕۆس پانتایەکەی یاخۆ ئەو ساحەیە هەیە کە جاران بە ساحەیەکی یەکگرتو لە قەڵەمیانەدا ئێستا بووە بە ساحەیەکی لۆکالی کە با بڵێن هێزەکان خۆیان دەتوانن با بڵێن عملیاتی خۆیان ئەنجام بدەن بەبێ ئەوەی کە پرسیارەتێکە بگەڕێتەوە بۆ حیزبوڵڵا یاخۆت ئێران. بەڵێ بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودەوڵەتی لە ستۆدیۆ ئامادە بوو سپاس بۆ شیکارەکانە دکتۆر. سپاس.